زۆر باشە سەبارەت بەوەی کە ئایا چێ دەبێتە سەرۆکوەزیرانی عێراق چوارچێوەی هەمانجی ئەم ئێوارەیەش نەیانتوانی کۆ ببنەوە کەی دەتوانن تەنها دوو هەفتەیان لە بەردەمدایە بۆ ئەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەین میوانمان هەیە لەگەڵ ئەو وتوبێژی زیاتر و قسە و پرسی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێت دکتۆر عاید هیلالی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز هیلالی شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ئەم شەو چوارچێوەی هەماهەنگی نەیانتوانی کۆ ببنەوە کۆبوونەوەکەیان دواخست بۆ ڕۆژی چوارشەممە پێت وایە چوارچێوەی هەماهەنگی لەم دوو هەفتەیە کە لە بەردەمیایەتی بتوانێت بگەنە ڕێکەوتن بۆ دیاریکردنی سەرۆکوەزیرانێکی داهاتوو بۆ عێراق؟ بسم الله الرحمن الرحيم. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی کەناڵەکەتان بێگومان کاتێک ئەنجومەنی نوێرانی عێراق سەرۆک کۆماری هەڵبژارد تەواوی لایەنە سیاسیەکان ڕێککەوتن لەسەر بابەتێکەوە بتوانن بۆ ئەوەی کەسێک کاندید بکرێت بۆ پۆستی سەرۆک وەزیرانی بۆیە من باوەڕم وایە ئەمە جارێکی دیکە ڕێخستنەوەی کارتە سیاسەکانە چەندین دانوستانیش هەبووە و ئێستاش بەردەوامە بۆ ئەو پرسە بە ئەوەی بگەن بە لێک تێگەیشتنەی هاوبەش لە پێناو دەستنیشانکردنی کەسێک لێرەدا کێشەیەک هەیە کێشەکە ئەوە بووکەوە پارتی دیموکراتی کوردستان و دەوڵەتی یاسا ئامادەی ئەو کۆبنەوەی نەبوون کە لە پەرلەمان بەڕێوەچوو بۆیە لە ساڵی 2023ەوە دەتوانین بڵین ئەم دوو لایەنە بنیادنەری سەرەکی بوونە لە سیاسەتی عێراق بۆیە ئەگەر بێت و واقعانە قسە بکەین پێویستە هەموو ئەوانە لە ناو سیاستدا بن بۆ ئەوەی بتوانن پیادەی بکەن بۆیە هەموو لایەنەکان هەوڵی خۆیان بخەنەگەر بۆ ئەوەی بتوانن بە ڕێکەوتێکی هاوبەش بیرکردنەوەی هاوبەش بۆ ئەوی بتوانن کەسێک هەڵبژێت سەرڕای هەموو ئەو ئالنگاریانەی کەوا عێراق و ڕوبەڕووی ناوچەکە بووەتەوە بۆیە دەبێت هەمویان لەم چوارچێوەیەدا دابنیشن و کار بکەن لەسەر بنەمای شەراکەت و تەوافق بۆیە ئەمە ڕوویا گشتێکەیە لە ڕووی زۆر کۆمەڵایەتیەوە. باش بەڕێز هیلالی با لەوە گەڕین کە پارتی دیموکراتی کوردستان بەشداری کۆبوونەوەکەی نەکردو بەوە حکومیەوەی نایەنەوێ بەشداری بکەن و لە هەمان کاتیشدا نایەنەوێ بەشداری بکەن لە دانانی سەرۆکوەزیران کە ئەوە پشتی شیعی و خۆیان بڕیارە دێن با ئەوە بخەینە ئەو لاوە ئەوە بابەتێکی ترە بەڵام نەمالیکی نەسوودانی هیچیان تا ئێستا نەکشاونەتەوە پرسیارەمەیە ئایا ئەگەری کشانەوەی سوودانی هەیە چونکە بە پێی لێدوانی هەندێک لە سیاسەتمەدارانی عێراق دەڵێ هەم مەرجەعیەت هەم وڵاتانی دەرەوەش ڤیتۆیان هەیە لەسەر هەڵبژاردنەوەی سوودانی. من باوەڕم وایە کەوا دۆخەکە ئەوە ناخوازت کەوە هەندێک لایەن خۆیان تێکەڵی هەڵبژاردننی سەرۆک وەزیران بکەن هەم بەڕێز مالکی و هەم بەڕێز سوودانی دوو کەسایەتی بەڕێزن و عێراق دایان ناسێت و دەزانن کەوا چێنین بێگومان لە قۆناغ ڕابردووە هەندێک کێشە بوو بەڵام ئەم کێشانە خۆ دەکرێت چارەسەر بکرێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەغبەستووی سیاسیەوە دەتوانرێت ئەمانە چارەسەر بکرێت بۆیە کاتێک قەبارەی بەشداریکردن زیاتر دەبێت بێگومان ئەمە شتێکی باش دەبێت چەم کەم بێ ئەمە دژی سیاسەتە لە عێراق بۆیە ئەوەی کەوا ئاماژەت بەوەدا کەوا هەندێک ڕاستپاردن هەیە لەلایەن مەرجەعیەوە یان با بڵێن لە وڵاتانی دیکەوە بە تایبەتی ئێران بە بۆچی من ئەمەوانیە چونکە ئێران ئێستا سەرقاڵی دۆخی خۆیەتی کەوا ئێستا ڕوبڕووی شتێک بووەتەوە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل ئێستا سەرقاڵی خۆیەتی بۆیە لەبارەی مەرجەعیەش بە هەمان شێوە ئەوان وتویانەکەوە ئێمە نامانەوێت بەشداری لەو شتە بین
بۆیە لەسەر ئەم بنەمایە چوارچێوەی هەماهەنگی کارەکانی خۆی بەرەوە دەبات بۆیە بە بۆ چوونی من ئەگەر بەڕێز مالیکی بکشێتەوە یان دەمێنێت بە بۆ چوونی من دەکشێتەوە بۆ سوودانی لەوانەیە زار شریکە سەرپشک بکرێ بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق زۆر باشە بەڕێز هیلالی مادام باسی کشانەوەی مالیکیمان کرد یعنی ئەگەری ئەوە هەیە چۆن هەلبووسی لە سەرۆکاتی پەرلەمان کشایەوە و کەسێکی دڵخوازی خۆی یعنی خزمی خۆی کرد بە سەرۆکی پەرلەمان ئایا ئەگەری ئەوەش هەیە مالیکی ئەگەر کشایەوە کەسێکی خزمی خۆی نزیکی خۆی دڵخوازی خۆی بربژێرکە بۆ پۆستی سەرۆکوەزیران بەڵێ ئەمە پرسێکی عشایری نییە یان پرسێکی تایبەت بە خێزانی نییە خۆ ئێمە کەسێک هەڵنابژێرین کەوا سەرۆک عشیرەت بێ یان ئەوە بێ ئێمە سەرۆک وەزیران هەڵدەبژێرین دەبێت لەسەر ئاستی کێشەکان بێ بتوانێت هەموو ئەم کێشانە چارەسەر بکە خۆتان دەزانن ئالینگاریەکی زۆر گەورە هەیە لە ناو سیاسەتی عێراقیدا هاوکات لەناو پێکاتەکانی عێراقیشدا لە ڕووی سیاسیەوە بۆیە پێویستە هەموو هاوبەشەکان دەبێت لەسەر بێزێک دابنیشن بۆیە لەبارەی مالیکیشەوە هەر ئەو بابەتە ڕاستە خۆ ئەمە مالیکی پێشتر چەندین جار ئەزمون کراوە لە لوبنانیش هەماشت ڕوویدا بوو کاتێک لە لوبنان بابەتێکی وەها ڕوویدا بۆ ئەوەی کەسێک وەک خزم و خزمێنەی تێدا بکرێت لوبنان لەمە شکستی هێنا بۆیە سیستەمی سیاسی بە شێوەیەکی گشتی لە عێراق ئەگەر بەم لەسەر ئەم بنەمایە هەڵبژێرە کەسەکان بێگومان ڕوبەڕووی کێشە دەبێتەوە هاکات ڕوبەڕووی چەندین قەیران دەبێتەوە وەک ئەوەی کە لە لوبنان بینیمان بۆیە لە ڕووی شانۆی سیاسیەوە ئەمڕۆ عێراق لە دۆخێکی زۆر جیاوازدایە چەندین کوتلە و ڕوتی جیاواز هەیە لە ڕووی سیاستەوە عێراق خۆ عێراقی دەوڵەتێکی گەورەیە بۆیە ئەمە شتێکی لۆژیکی نابێ تۆ مالیکی بکشێنیتەوە و کەسێک لە مالیکی نزیک بکەیت بەکاندید ئەمە لە ڕووی دیموکراسیشەوە پێچەواری دیموکراسیە بەڕاستی و ڕوبەڕووی هەڵوێستی توندی گۆڕەپان و شەقامیش دەبێتەوە بۆیە بەڕێز سوودانی و بەڕێز مالیکی هەردووچیان کەسی بەڕێزن و ئەوەی کەوا ئێمە دەیبیستین بەڕێز مالیکی دەکشێتەوە ئەوەی دەمێنێتەوە بەڕێز سوودانیە لەوانەیە سوودانی جارێکی دیکە حکوومەت پێک بهێنێتەوە ئەو دەتوانێت ڕوبڕووی هەموو ئەو ئالنگاریانە بێتەوە بۆیە ئەو کابینەیە دەتوانێت هەموو لایەنە سیاسەکان لە خۆی کۆ بکاتەوە بۆ ئەوی بتوانن هەمویان بەشداریەکی ڕاستەقینە بن لەم پرۆسەیەدا بۆیە هەموو عێراقیان بەشداریان لە بنیادنانی حکوومەتی عێراق کردووە و هەروەهاش دەبێت بۆ ئایندە زۆر باشە بەڕێز هیلالی ئێوە لە وەڵامەکانتانە باسی دەستێوەردانیشتان کرد بە دیاریکراوی باسی ئێرانیشتان کرد بەڵام پرسیار ئەمەیە ئایا دوجار چوارچێوەی هەماهەنگی خۆیان بڕیار دەدەن یاخود وڵاتانی ئیقلیمی وەکو ئێران یان وڵاتانی زلهێزی جیهان وەکو ئەمریکا ئەوان بڕیار دەدەن ئەوە لە کاتێکیشدایە ئەمریکا زۆر نیگەرانیشە لە سوودانی پێ دوایە چانسی هەبێ جارێکی کە لە ڕابردوو ئەوەی کەوا بەڕێز ئاماژت پێدا هەندێک جار شوێن پەنجەی وڵاتان هەبوو لە هەڵبژارنی سەرۆک وەزیراندا و شتێکی ڕوون بووکەوە ئێران و ئەمریکا ڕۆڵێکی ڕوونیان هەبوو ڕۆڵێکی کراویان هەبوو بەڵام ئێستا بابەتەکە هەندێک گۆڕاوە ئێمە سەرۆک وەزیرانێکمان دەوێتەوە سەرۆک وەزیرانێکی بەهێز بێ بتوانێت ڕوبەڕووی هەموو ئەو کێشانە بێتەوە هەموو ئالنگاریان بێتەوە بەتایبەتی کێشەمنیەکان بێتەوە بۆیە بابەتی ڕادەستکردنەوەی چەکە وەرگرتنەوەی چەکە لەدەست گروپە چەکدارەکان بۆیە پێویستە پەیامێکی نیشتیمانی هەبێ بۆ ئەوەی هەموو لایەنەکان کۆبکاتەوە لە پێناو بنیادنانی دەوڵەت دەوڵەتێکی یەک ئاراستە بێ لەم بارەیەوە بۆیە ئەمڕۆ قسە لەسەر 35 ساڵی ڕابردوو دەکەین کەوا هەموو ئەم لایەنانە لەگەڵ حکوومەتی ڕابردوو لە کێشە و گیرروگرفتدا بوونەوە ئێستاش
دۆخێکی نوێ هەیە لە عێراق بۆیە چەندین دۆسیەی گەندەڵیش هەبووە لە ڕابردوودا و پێویستە هەموو ئەمانە لەسەر بنەمای شەفافیت چارەسەر بکرێت بۆیە هەموو ئەو بابەتانە بە شێوەیەکی گشتی پێویستیان بە حکوومەتێکی بەهێز هەیە پەیامێکی نیشتیمانی بەهێز هەیە کەسێکی بەهێز هەیە بۆ ئەوی بتوانین هەموو ئەم کێشانە بەلاوە بنێن و چارەسەر بکەن وەک ئێوە لە ڕابردوودا کراوە بۆیە کاتێک باسی دەستێوەردان دەگەین بە تایبەتی لایەن ئێران و ئەمریکاوە بێگومان ئەم بابەتەش کە نالێم کاریگەری نابێ بەڵام ئێمە نامانەوێت جارێکی دیکە ڕوبەڕووی ئەو ئەزمونە ناخۆشە بینەوەکەوە لە ئەنجامی دەستێوەرداندا هەبووە بۆیە ئێمە هەمومان هاوبەشێکی تەواومان دەوێت لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ یەکێتی ئەوروپا و ئەمریکا هاوکات ئەمڕۆ حکوومەت ئەگەر بتوانێت بڕیار بدات بێگومان بڕیاری خۆی داد هیچ لایەنێک ناتوانێت لەمە پاشگەزی بکاتەوە باش بەڕێز هیلالی زۆر باشە ئێوە زۆر باسی دەستێوەردانیشتان کرد بەڵام پرسیارەمەیە ئایا هەر کەسێک ئەم جارە ببێتە سەرۆکوەزیران لە عێراق دەتوانێت خۆی لە ململانەی نێوان ئێران و ئەمریکا بپارێزێت و دەرباز بێت بە تایبەتیش لەم جەنگەی دواییدا عێراق بە ئاشکرا بەشداری جەنگ بوو پشتیوانی لە ئێران کرد سيدي الكريم العراق والحكومة العراقية بەڕێز حکوومەت و عێراق بێگومان پەیامێکی جیاوازی هەیە و بە شێوەیەکی ڕوون و ڕاستەوخۆ پەیامێکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ئێران قسە دەکات هاوکات حکوومەت سەرکەوتوو بووە لە جەنجی 12 ڕۆژەدا هاوکات هەموو ئاماژەکان پێمان دەڵێن کەوا سەرکەوتوو بووە ئێستا حکوومەت دەوێت خۆی لەم بابەتانە جیاب کاتەوە بەداخەوە عێراق چەندین کێشەی گەورەی هەیە چەندین ناوچەی کراوەتە ئامانج لە هەرێمی کوردستان کە لە ناو پێشمەرگەشدا چەند شەهیدماندا یان هاوڵاتی بێگوناه لەم شەڕەدا بوونە هۆی ئەوەی کەوا گیانە دەست بن و شەهید بن بۆیە لە ناو حەشتیش بە هەمان شێوە چەندین کەس بوونە قوربانی ئەو گروپە ئەمنیانەیەکەوە لە عێراقدا هەن جا حەشتی شعبی بەیان سەر بە وەزارەتی بەرگری بێ هەموو ئەمانە کراونەتە ئامانج ئەم بابەتە بێگومان ڕەتکراوەیە لەلایەن عێراقەوە بۆیە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ڕادارەوە لە ڕووی مەتارەوە چەندین جار بە ئامانجیراوە هەموو ئەمانە خۆ ئامرازی عێراقین ئەمریکا و ئەوروپاش هەموو ئەوانە ڕەتی ئەوە دەکەنەوە بۆیە ئەم پرسە بەو شێوەیە نییەکەوە بیری لێ دەکرێتەوە ئێمە خۆ دامدەستگاکانمان پێویستە پارێزگاری لێ بکەین لەبارەی ئەوەی کەوا حکوومەت چەند کاریگەری دەبێ ئێمە لە ناوچەیەک داین ناوچەکە زۆر ئالۆزە ناوچەیەکی تێکەڵاوە بۆیە کاتێک باسی لانی ئەمنی دەکەین یان باسی لایانی ئابووری دەکەین هەموو ئەم بابەتانە بێگومان ڕاستەوخۆ کاریگەیان لەسەر پەیوەندیەکان هەیە بۆیە حکوومەتی عێراق یان دەوڵەتی عێراق کاتێک ئەگەر سەقامگیری تێدا نەبێت بێگومان پێویستی بەوەیە هەوا کەوا جارێکی دیکە گەڵە کۆمەیەک هەبێ و هەوڵێکی تایبەت هەبێت بۆ ئەوەی عێراق بۆ سەقامگیری بگەڕێنرێتەوە ئەمە شێکەکە لەو بنامانەیەکەوە بریتین لە پێکێنانی دەوڵەتێکی دوور لە چەک و چەکداری زۆر باشە زۆر بەڕێت دکتۆر عاید هیلالی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش